ناوم بەختەوەر بەرزان عەبدوڵڵایە دانیشتووی شاری هەڵەبجەم لە 26 سێی ساڵی 1995 لەوێ لەدایک بووم هەتا ئێستاش لە شاری هەڵەبجە شەهید دەژیم. خوێندنی سەرەتاییم پۆلی 1 تا 6 لە قوتابخانەی سالم تەواو کردووە و دواتریش خوێندنی بنەڕەتی 7 تانەوە لە قوتابخانەی عاشقان بووم و 10 تا 12ش لە قوتابخانەی حموتارجا بووم. ئەبینین کە خاوەنپێداویستی تایبەتەکان زۆر کەسانی گۆشەگیریان لێ دەرچوون بە حەقەت وام لێ هاتبوو کە واز دەخوێنێ بێنم بەڵام ماڵەوە پاڵپشتیان کردم مامەکانم و پورم هەمویان پاڵپشتیان کردم بەردەوام نیان هێشتم من قەت لە خوێندندا بڕێم یان بە چای کەم سێری خۆم کەم هەرچەند هەنە جارە ئەو شتانە ڕوویاوە چکە لە کۆمەڵگەیەمە چکە کۆمەڵگا تۆزە بە چایەک ترەگە کەسانێک بینن بە حەقەت پێویستە ئاسی ڕۆشنبیری تاکان بەرزکرێتەوە بە خوێندگا بێ لە هەر شوێنێک بێ بە سیمینار بێ کەسەکان ئەو بابەتانە باسکرێن واسکی یاسای تەعامولەکەم یعنی هیچ خۆم لەوان بەکەمتر نازانم چۆنان خوێندکارم منیش خوێندکارم چۆنان هەوڵانە منیش هەوڵمە بەردەوام خوێندومە سعیان کردو سعیم کردو هەوڵم ماوە توانمە پلێکی زۆر باش بەدەست بێم لە پەیمانگا لەخوا بەزیابێ پلەکەم بەدەست هێنا لە پەیمانگا زانستی کۆمپیوتەر لە قەرگا دواتر توانیم هەلیەوم هەبوو بێمەوە لە کۆلێژ خوێنم ساڵی پار کە خوێندنی ساڵی 2015 و 16 کرد من هاتمە قۆناغی 2 لە کۆلێژی ئینفۆرماتیک بەشی داتابیس لەخوا بەزیابێ پار پلەی دووەم بەدەستێنا ئێستا لە قۆناغی سێمم لە قۆناغی سێمیش ئینشاڵڵا هەوڵێم بتوان پلەیەکی باشتر بەدەست بێنم بۆ ئاواتەکانی خۆم چکە من ئامانجێکم دیاری کردو بەرەو ئەو ئامانجا ڕۆم هیچ شتێک نابینم هەست بەڕێگری ناکەم چکە من خۆم هەوڵێم گوێ بۆ هەر کەسێک ئامۆژگاریم کە گوێی بۆ ڕاگرم هەر کەسێکیش بڵێ تۆ ناتوانی ئەلبەتە ئەو نەتوانینانە کە کەسێک پێم بڵێ ناتوانی ئەو ورەیەکە بۆ من تاقەیەکە بۆ من کەوام لێ بکات زیاتر هەوڵ بەم و بەرەو پێشترەوە بڕۆم. پەیوەندیم لەگەڵ خەڵکا زۆر باشە لەخوا بەزیابێ یعنی من هیچ گرنگی بە نە بە ڕەگەز نە بە ڕنگ نە بە نەتەوە ئەوان هیچ گرنگ نییە بۆ من هاوڕێ یعنی کە بوو بە هاوڕێ ئیتر وەکو براشتی لێت تۆ بێ تەعامولی هەموو چۆن لەگەڵ ئەوە هەڵسو کەوتەکەی ئیستیغلالی جوێنەگەیاندی هەموو شتێک ڕێکبی لەگەڵی من لەگەڵ مامۆستاکان زۆر بێنم باشە لەخوا بەزیابێ لەگەڵ خوێندکارەکان لەوانەیە دیاریش بێ لەناو کۆلێژ لەگەڵ خەڵک زۆر حەز پەیوەندیم تۆزە کۆمەڵایەتی یعنی زۆر حەزم بە تێکەڵاوبوون لەگەڵ خەڵکەیە ئەگەر حەز نەکات تێکەڵاوم بێت تێکەڵای بم بەڵام هەستم کرد ئەو ناوێت منیش تەنها لەوانەیە سڵایەک بێت وەکو هاوڕێیەکی تۆزە دوورێک شتێک هاوڕەکانیشم لەوانەیە بڵێن تۆ لەلایەن مامۆستاکانەوە هاوکاریەکەی من حەزم بۆ هەڵسوکەوتانە یعنی من ناچمە پێشەوە لە مامۆستایەک ئەویش وەکو هاوڕێک تەعامل لەگەڵاکەم لە دەرەوەکو هاوڕێک لە ناوەکو مامۆستایەک ڕێزێکم چکە باوکی خۆ مامۆستایە منیش پێویستە ڕێزیوان بگرم چکەوان من فێرەکەن من ئەوان نەبن من ناتوان بەرەو پێشەوە بڕۆم وەکو هاندەرێک وان بۆ من هەرچی لە کتێبخانەوە کتێبخانە نانا لە کۆلێژ لە کتێبخانە
بێت.